بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاوتان لێبێ سڵاوی بەرخودانی گەرمی ئەفرین لێوەی بەڕێز بێ لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژدا لە ستێر تیڤی لە خزمەتی ئەوەی بەڕێزداین ئەمشەو لە سۆنگەی ئەو ڕووداوانەی کە لە ئەفرین ڕوودەدەن 32 ڕۆژ لە بەرخودانی قارەمانانەی گەل و شەڕوانان لەوێ هەروە ئەو ڕووداوانشی کە لە باشووری کوردستان دەکەونەوە قەیرانەکانی نێوان باشوور و حکوومەتی ناوەندی عێراق کە بێچارەسەر ماونەتەوە باشووری کوردستان بەرەو کوێ دەچێ هاوکات پرسی لەگەڵ ئارەشەکانی پارێزگای سلێمانی بەکوێ گەشتون پارێزگاری نوێ چی تازەی پێ بۆ چارەسەرکردنیان ئایا ئالتەرناتیڤی هەیە چ پرۆژە و چارەسەریەک دەخاتە ڕوو بۆیان بۆ مەبەستە لێرە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەمانە و ڕاوەکردنیان میوانداریمان کردو لە زۆر بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی سەرەتا بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەشەوە زۆر بەخێراتنی بەڕێزی دەکەین زۆر بەخێر بن سپاس دەکەین کە لە سلێمانی و هەتا ئێرە کە هاتوون داوەتی ئێمەتان قبول کرد بەڵێ هەڵبەتە بۆ ئێمە ناتون تایبەت بەڵام جێگەی شانازیە کە بەڕێزت ئەمڕۆ لای ئێمن کاک دکتۆر مژاری گەرم ئەفرینە لە ئەفرینەوە دەست پێ بکەین 32 ڕۆژە لەوێ بەرخودان هەیە لە باشووری کوردستانیش چالاکی زۆر ئەنجام دران هەفتەیدا بێ لە زۆرێک لە شوێنەکان چالاکی ئەنجام دەدرێن لە دەستپێکیشەوە چالاکی ئەنجام دران بەڕێستان بڕیارێکتان دا وەکو پارێزگاری سلێمانی ئەوانەی کە بەشدار دەبن وەکو پشوو بۆیان حساب دەکرێت هیچ سزایەکی یاسایی یا ئیداری کارگەڕی نانگرێتەوە جا دەمەوێ ڕاستەوخۆ لە زاری بەڕێستەوە هەڵوێستی بەڕێز سەبارەت بە ئەفرین بزانین بە ناوی خۆی بەخشندەی میرەبان من خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێزە یەکە بینین و گفتوگۆ ئەەکەین ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەی لە ئەفرین ئەم 32 ڕۆژایی بینین و لە ڕۆژانی ئایندەیە بەرهەمەکەی بە پشتیوانی خۆ بەرخودانی شەرەفمەندانی شکۆمەندانی جوامێرانی خەڵکی مرۆڤ دۆستی ئاشتی خوازی ئەفرین و شوێنەکانی تری کوردستانی بینینەوە ئەو ڕاستیە دەرەخەن بەرجەستەبووی ئەو ڕاستیە لێکەوتی ئەو ڕاستیە کە ئەوە خەباتێکی زۆری درێژی قوڵی فرەڕەهەندە ئێستا لە کۆتاییەکەیە لێکەوتەکانی ئەبینین کورد لە هەر شوێنەیەک ڕیز بوو بێ تەبا بوو بێ توانیوێتی سەرکەوتن بەدەست بهێنێ لە هەر شوێنێکیش ئەگەر ئەوە نەبوو بێ ئەگەر هەموو سەرمایە ماڵی و مرۆیی و مادیەکانیشی لە بەردەستا بوو بێ شکستی هێناوە بۆیە ئەفرین پێمانەڵێت کە تەواوکەری کۆبانیە بم و ئەوەی لە کۆبانی ڕوویاگەر بەوەکو ئەفسانەیەک سیر بکرێت ئەوە ئەفسانەی دووهەم و ڕاستەقینەیە کە وەکو ئەفسانە سیر ئەکرێ ئەبینرێتەوە کە ئەو خەڵکە لەوێ لە بەرەی دژی تیرۆرا بووە توانیەتی ئاشتی و ئارامی و ئاسایش دروست بکە ڕۆڵی هەبێ لە فراوانکردن و باشکردنی ئابووری ناوچەکەیە ناوچەکەی ئێمە ناوچەیەکی گەرمە ئەفرینەکەوێتە سەر ئەو ڕێگە سەرەکی کە کوردستان بە سەرچاوە ئاویەکان و دەریا ئەگەیەنێ ئەمە نابێتە مای زیانگەیاندن بە کەس ئارامی دروستەکات چونکە ئابووری لە هەر شوێنێک بژایەوە ئاسایش و ئارامی ئەبوژێنەوە ئابووری لە هەر شوێنێک گەشەی کرد خەڵکەکەی پەرەپێدان و گەشەکردن پەرەپێ ئەدەن بۆیە ئەبێ وا سەیری ئەفرین بکەین بە ئەو خەباتەی ئیکا و ئەوەی لە ڕابردووە دژی چەکدارانی داعش کردوویەتی و ئەو ڕۆڵەی بینیوێتی لە چەسپاندنی ئاشتیا ئەبێ تەواو بکرێ مادەم لە ئەفرین ئاسایش و ئارامی هەبووە و خەڵکی ئەفرین و هێزەکان لەوێ لە بەرەی دژی تیرۆرا بوون بۆیە تێکدانی هەر ئاسایش و ئارامیەک بمانەوێ نەمانەوێ هەر لایەک بیەوێ یان نەیەوێ لە استراتیژیا هەبێ یان نەیەوێ خزمەت بە ئەجەندای تیرۆریستانەکە بۆیە زۆر گرنگەکە لەم ناوچەی ئێمە کە خۆرهەڵاتی ناوەڕاستە ناوچەیەکی گەرمە چ بە هێڵی ئاو چ بە هێڵی نەوت چ بە هێڵی کانزاکان چ بە هێڵی پێکاتە نەتەوەیی و مەسهەبی و ئاینی و کەلتوری و فەرهەنگیەکەی پێویستی بەوە هەیە کە ئارامی هەبێ و ئاسایش هەبێ و ئاشتی هەبێ و ئاشتی کۆمەڵایەتی هەبێ کورد بە درێژایی مێژووی خۆی هەڕەشە نەبوو بۆ هیچ کەسێ ومێ دەکەم هیچ کەسێکیش بەنیازی هەڕەشە لە کورد نەکە چونکە بە تێکچوونی ئاسایش و ئارامی ناوچەکەی ئێمە و ئەفرین بە تایبەتی ئاسایش و ئارامی و ئابووری هەموو دنیا تێگەچێ و بەرخودانی ئەوان ئەنجامی قوربانیدانی و ڕەوتی مێژوویی قوربانیدانی خەڵکی کوردستانە خەباتی نیشتیمانیێنەی خەڵکی کوردستانە و ئیستا بۆ بە سومبولی بەرگریکردن لە
ئاشتی و ئارامی وەکوتم و لە ئایندەیەکی نزیکیشە بە پشتیوانی خوا و خەڵکی شەرەفمەند و هەموو ئەوانەی کە بە خەمی بە هامرۆڤایەتیەکانەوەن بە خەمی سەقامگیریەوەن بە خەمی یەکتر خۆشویستنەوەن بە خەمی خۆنەویستیەوەن سەرەکەوێ و ئارامی ئەو ناوچانە بەرەو ئاراستێکی باش و ڕاستەقینە ئەبا بۆیە لە 32 هەمین ڕۆژە ئێمە لێرەوە ڕێز وسڵاو شکۆمەندی بۆ خەڵکی جوامێری بۆ خەڵکی مەردی بۆ خەڵکی بەهێزی بۆ خەڵکی قارەمانی بۆ خەڵکی خۆبەخش و خۆنەویست و خۆشەویستی ئەفرینە نێرین و بۆ هەر کەسێ کە ئەگەر بە وشەیەک بێ بە هەڵوێستێک بێ بە هەناسەیەک بێ بە دەنگێک بێ بە لیرەیەک بێ بە هەر پشتیوانی و نانێک بێ بە پریاسکەیەک بێ بە جلوبەرگێک بێ پشتیوانی ئەم خەباتە ئەکا چونکە ئەم خەباتە دوجار ئاشتی لە ناوچەکەیە دروستەکە و من ئومێد دەکەم لەم چرکە سادەیە وڵاتانی ناوچەکەش بە تایبەتی دەوڵەتی تورکیا لەو ڕاستیە تێگەشت بێ کاتێ پرۆسەی ئاشتی دەست پێ کرد ئارامی لە تورکایە بەرەو ئاراستێکی باش چوو بژانەوەیەکی ئابووری گەورە دروست بوو و کورتوانی ڕۆڵ ببینێ لە بەرەو پێشبوونی دیموکراسی لە وڵاتەیە و توانی تورکیا بەرەو ئەوروپا باشتر بەرێ و توانی وێنەی تورکیا لە ناو نەخشەی جیهانیە بە شێوەیەکی زۆر نەخشینتر بنەخشێنێ بۆیە داوا لە دەوڵەتی تورکیاشەکان پشتنەوە سەر ڕێگەی ئاشتی چارەسەری ئێمە و نەتەوانی ئەم ناوچەیە کە بە درێژایی مێژوو لە شەڕین تەنیا ئاشتیە بەیەکەوە ژیانە یەکتر قوبوڵکردنە دەستنەخستنە ناو جەستەی یەکتریە خەنجەر لە یەک نەدانە دوورکەوتنەوەی لە شەڕ و ئاشوب چونکە هەر شەڕێک لێرە بێ پزیسکەکەی ئاگرەکەی بڵێسەکەی کڵپەکەی تەنیا کورد ناسووتێنێ بەڵکو هەمومانە سووتێن بەشسپاسە دەکەم بەڵام مەڕێزە داماژت بەوە داوتێت کورد هەڕەشتن نەبوو بۆ سەر هیچ لایەنێک ئەوەشی ئاسایشی ئەو ناوچەیە تێک بدا ئارامی تێک بدا هاوکاریکردنی تیرۆریستانە ئەفرین ینی لەو شەڕ و هەرایی کە لە سووریا هەبوو لە چەند ساڵی ڕابردوودا تاکە وەکو دەڵێ دورگەیەکی ئارام بوو لە نێو ئەو دەریا ئاڵۆزەی لە سووریادا هەبوو ینی تورکیا بە چ بیانویەکێت کە لەوێ هەڕەشە نەکرا بێتە سەری لەوێ ناوچەیەکی ئارام بوو بێ ینی ئامانجی چییە بۆچی هێرش دەکاتە سەر ناوچەیە کە ئارامترین ناوچە بۆ لە سووریادا ئەوەی بۆ من گرنگە ئەوەیە کە مرۆڤ لەسەر ئەم زەوینە ئەژی پێویستی بە پاراستنە پێویستی بە یەکتر تەواوکردنە ئامانجەکان زۆرن ئامانجەکان هەنێکیان دوورخایانن لە ئیستاوە ئیژەکرێ بۆ ئەوەی ڕەوت و ئاراستەکەی بگۆڕێ هەنێکیان مێژووکردن و ڕەوتە مێژوویەکان و کالێکە مێژوویەکان هێناویانن و هەنێکیشان مافێکی تەواو ینی چەسپێنرا و مکتەسەبن کە ئەبێ بەدی بهێنرێن بۆی ئێمە لێرە چەند بیان بژێرین ئەو هۆکارانە بەقەد ئەوە گرنگ نین کە نابێت لەم ناوچانەیە و لە هیچ شوێنێکە خوێنی ئینسان بەدەستی ئینسانێکی تر بڕێژرێ و نابێت شەڕ و ئاشوب لەم ناوچانەیە هەبێ ئەکی ناهۆکارە استراتیجیەکان ماوەیەکی تر بە پێ ئەو پلانەی هەیە هێڵی ئاسنین نزیکە بێتەوە لە سنوورەکانی باشووری کوردستان و بە ئاسانی ئەگاتە خۆراوای کوردستان جگەلەوەی هێڵی ئاسنینی نێودەوڵەتی لە سینەوە تاکو ئەگاتە ئەوروپا بەم ناوچانەشا تێ ئەپەڕێت و هێڵێکی نوێی بازرگانی تازە دروستەکە کە بکو پێم وتی پشتیوانی ئەبێ بۆ ناوچەکە نەک هەڕەشە بێ بۆ ناوچەکە لەلایەکی ترەوە کورد لە دوای ئەو هاوکێشانە تازانەی کە هاتوونەتەکایەوە بە مافی سروشتیانی خۆی و جوغرافیانی خۆی و سۆسیۆپۆلەتیکیانی خۆی و جیۆپۆلەتیکیانی خۆی ئەبێ بگاتە سەر دەریای سپیناوە ڕاست کە ئەمە مافێکە لە چاڵدێرانەوە تا ئێستا لی زەوتەکرێ ئەم مافە ئەبێ دەوڵەتی تورکیا وڵاتانی ناوچەکە پشتیوانی مامکەن وەری بگرینەوە چکەوان بانگەشەی پێکەوە ژیان و ئاشتی و دیموکراسی و ژیانی مەدەنی و ڕێزگرتن لە ئیرادەی میلەتان و ئاینگەرایی ئەەکەن کە لە هەموو ئاینە ئاسمانیەکان و لە هەموو شەریع زەمینیەکان و یاسا و دەستورە زەمینیەکان مافی خەڵک لە ژیان لەسەر خاک و خۆڵی خۆی ڕەوا وەرگیراوە و کارێکی ڕەوایە بۆیە ئەوە لایەنێکی تری ئەو دۆخەیە لایەنێکی تریش ئەوەیە کە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کانتۆنانەی لە خۆر ئاوا هەن بەیەکەوە بە سیاسەتێکی حەکیمانە ئەتوانن ببن بە پشتوێنێکی تەواو ئارام لە
هەموو ڕوەکانەوە لەو ڕوانەی کە تا ئێستا هۆکاری بەریەکەوتن بوون ئەم پشتوێنەیە ئەتوانێت ببێتە هۆکاری بەریەک نەکەوتن، ببێ بە شورای بەریەک نەکەوتن، ببێ بە تەواوکەری ئەو نەتەوانی کە زۆر جار یەکتری قوبوڵ ناکەن بەڵام کورد هەموو لایەکی قوبوڵ کردووە بە حکمی ئەوەی لە هەموو دنیاە بەم وڵاتی ئێستا ئێمەشیلین ئەوە تا لێرە بە کوردی قساکەین بستێکی ئەم سەرزەمینە نادۆزیتەوە کوردی لێ نەبێ بەڵام هیچ شوێنێکی ئەم سەرزەمینە نادۆزیتەوە کورد کردبێتی بە سەنگەری هەڕەشەکردن لەوانی تر کردبێتی بە شوێنی تیرۆر کردبێتی شوێنی بەریەکەوتن کردبێتی بە شوێنی نائارامی کورد عاملی ئیستیقرارە بە درێژایی مێژوو اینجا بەرامبەرەکان ئەم ڕاستەقینەیە وەرناگرن ئێستا کاتی ئەوەیە کە ڕاستەقینەکان وەکو خۆی وەربگرن جگە لەوانەی کە ئەو ئەزمونە لە حکومڕانیکردنی سەرکەوتوو و گەشەکردنێکی خێرا لەو ناوچانی کە ناوچەی دوای شەڕن شەڕێک کە ئەتوانی ناوی بنی ئەگەر جەنگی کەنداوی دووهەم شەڕی جیهانی سێهەم بوو بێ ئەمە شەڕی چوارەمی جیهانی بووە کە لەوێ ڕوویاوە بەڵام زۆر بە خێرایی چ لە کۆبانێت چ لە ئەفرین چ لە حەسەکە چ لە شوێنەکانی تر توانراوە ئیدارەیەکی سەرکەوتوو لە خەڵک بەشداری پێکردنی خەڵک لە خۆ ئیدارەدان بەشداریکردنی خەڵک لە پەرەپێدان بژانەوەی خاک بایەغدان بە کشت و کاڵ بایەغدان بە بەرهمێنانی کارەبا بە هێزی خۆماڵی بە وزەی بەدیل بە دۆستایەتیکردنی ژینگە بەو مەعایرە تازانی کە ئێستا ئێمەی بۆ هاتوینەتە ئێرە و تازە ئەوروپا باسییان ئەکا ئەوان لەو ناوچانەی کە ناوچەی کارەساتباری دوای شەڕ بوون جگە لەوەی پاراستویانە لە شەڕی دژی داعش و دژی تیرۆریستان و هاوشێوەکانیان لە هەمان کاتا بژانویانەتەوە ئەم بژانەوەیە ئەکرێ شوێنەکانی تر چاوی لێ بکەن ئەبێ ئەکرێ و شوێنانی کە هاوسنووری ئەوێن و هێشتا ڕێگە نەدراوە گەشە پێدان لە ڕووی کشت و کاڵی و بازرگانی و گەشتیاری و ئابوووریەوە وەکو پێویست بن لە ڕووی کۆمەڵایەتی و خوێندن و خوێندەواری و ناوەندە زانکۆیەکانەوە وەکو پێویست بن لە ڕووی یەکتر قوبڵکردن و دروستکردنی دیالۆگ و گفتوگۆی هاوبەشانەوە گەرۆک و پێویست نەبوو بن ئەوە ئەو ئەتوانێ ئەم شوێنانە ئەم نمونەیە پێشکەشکە کە بەڵێ ئەکرێت جارێکی تر بێ یاخود لە پارچەکانی دیکەی کوردستان و ناوچەکانی دیکەی ڕۆژهڵاتی ناوەڕاست نەخێر ئەوەی کە لە کوردستانی سووریا ڕوویان نمونەیەکی تەواو جیاوازە ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان 26 ساڵە کردومانە زۆر کەوتۆتە دوای ئەو ئەزمونەی کە لە ماوەیەکی زۆر کەمە لە کوردستانی سووریا ئیشی لەسەرکراوە ئەوژە گەڕێتەوە بۆ ئەوەی کە پشت بە ئیرادەی خۆماڵی و پشت بە هەستانەوەی نیشتیمانی هاوڵاتیەکان خۆیان و بە حکوومەتی هاوڵاتی و بە سەروەری یاسا و بە جیاوازی نەکردن لە نێوانی کەسە دروست بووە ئەمە ئاستێکە کە ئەبێ هەمومان بەڕێزەوە سەیری بکەین لەگەڵ هەموو ئەو ئاڵوقە و فشار و شەڕ و هەڕەشانەشی کە لەسەری بووە. بەڵێ زۆر باشە چی بکرێت بتوانین زیاتر ببینە پشتیوان هەم بۆ ئەفرین بە تایبەتی لە ئێستادا هەم بە گشتیش بۆ ئەو ئەزمونەی کە بەڕێزت بە سەرکەوتوو ناوت برد لە ڕۆژاوای کوردستاندا بە تایبەتی ئێوە وەکو پارێزگاری سلێمانی چیتان پێدەکرێت دەتوانن لە چه ڕێگایەکی دیبلۆماسی یاخود جوڵاندنی شەقامەوە پشتیوانی زیاتر بکرێت لە ئەفرین و لە ڕۆژاوە ئێمە بڕواایەکمان هەیە کە کورد بە ئاشتی لە ناوچەکە ئەمێنێتەوە و کورد بە شەڕ نەتەواو ئەبێ نە ئەوانی تریشی پێتەواو ئەکرێ ئێستا ساڵی 2010 کاتی ئەوەیە کە وڵاتانیش ئەو ڕاستەقینەیان زانی بێ ئەفرین بۆ ئێمە خاڵی جارێکی تر کۆکردنەوەی کووردە لە هەر شوێنێکی دنیا بێ لە سەنگەری یەکەمە لە بەرەی یەکەمە لە ڕیزی کورسی یەکەمە بۆ گفتوگۆکردن بۆ ڕۆبڕەبوونەوەی مرۆیانە ئاشتیانە لە بەرەکانی تریشا تەواوکەری ئەو خولیا و خەم و پەیامە مرۆڤایەتیەیە کە هەر ئینسانێ لە هەر شوێنێکی دنیاە بێ بە دڵنیاییەوە کە دژی شەڕ بێ خۆی لە ئەفرینە بینێتەوە بۆیە ئێستا ئەو خاڵەیە کە جیهان لەسەری کۆ ئەبێتەوە ئەو خاڵەیە کە جیهان بە بایەخەوە سەیری ئەکا ئەوەی ئێمە پێمانەکرێت لەسەر چەند ئاستێکە لەسەر ئاستە ئیداری و کۆمەڵایەتی و یاساییەکەی ئەوەی لە دەسەڵاتی ئێمەیە بێت لە پشتیوانیکردن لە کۆمەککردن لە ناڕەزایەتی دەربڕین لە هەڵوێز زۆرگرتن لە پشتیوانیکردن و کۆمەکردنی و خەڵکە بە ڕێزانی کە لەبێن لە بەدەمەوە چوونیان لە ڕووی لۆجستیەوە قسووریمان نەکردەوە بەردەوام ئەبین لەسەری لەسەر ئاستە ناو خۆی یەکا بێم دۆسیە بە دۆسیەکی ڕەوا بناسین و لەگەڵ دۆستەکانمان چ لە دەوڵەتی تورکیا و لە شوێنی تر و دەوڵەتەکانی تر لەسەر خەت بین بۆی تیان بگەێنین کە ئەوەی ئەکرێ سیستێمێکی گەورەیە و ئەوەی ئەکرێت ئەنجامەکەی تێکدانی تەواوی ئاسایشی نێودەوڵەتی و ئابووری نێودەوڵەتیە و زیانێکی گەورە بە ئارامی
سەقامگیری تەواوی ناوچەکە و دنیا ئەگەیەنێ. ئاسێکی تریان ئاستی نێودەوڵەتیە کە ئێمە لەم کۆنفرانسانی لێرە بەشداریەکەین و هەر لە شوێنێک بەشداری بکەین داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەین کە یەکەم هەوڵ بات شەڕ و جەنگ دوورخاتەوە و بوەستێنێ لە عەفرین و هەموو دنیا و بەتایبەتی لە کوردستانی سووریا و لەگەڵ ئەوەشە پشتیوانی بکەن بە دەرمان بە خۆراک بە کەرەستەی فریاکەوتنی خێرا بە هەر شتێک کە ئەتوانێت ئینسانێک لە شوێنێکە برینارێک لە شوێنێکە ڕزگار بکە و لە ئاستی سێهەم و دوای وەستاندنی شەڕ ئەرکیانەکە پشتیوانی بکەن بۆ ئاوادانکردنەوەی خێرا و قەرەبووکردنەوەی ئەوانی زیانیان بەرکردووە و کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا بە تایبەتی بەرپرسیارن لەوەی کە چه هێزێک بێنە ئەو ناوچانەوە هێزێکی جیهانی بۆ پاراستنی سنوورەکان بۆ ئەوەی هیچ کەسێک جارێکی تر زمینەی ئەوە نەبێت لە دوای ئەوە گفتوگویەک دەست پێ بکەن و پرۆسی ئاشتی بخەنەوە سەرخەتی خۆی کە بە تەواوی ئاشتیەک لەو ناوچەیە دروست بێ کە ئیرادێکی ڕاستەقینە لەلایەن خەڵکی کوردستانەوە هەیە ئاراستەکانی تریش بێنە سەرخەت بۆی ئاشتی لەو ناوچەیە بەرقەرار بێ و جارێکی تر بەرێکەوتن و شەڕ نەبێ و بە هەمومان هەوڵ بووین کە پرۆژە و پرۆسەی پەرەپێدان و ئاوادانکردنەوە و بژانەوە و سەر لە نوێ بنیادنانەوەی ئەو ناوچانە دەست پێ بکەین وەوا بکەین کە سەرمایی مرۆیی سەرمایی ماڵی سەرمایی ئابووری لەو شوێنەیە گەشە بکە بۆی لە ڕێی ئەوەوە هەموو شوێنەکانی تر گەشە بکەن دەرفەتی کار دروست بێ سەرمایە گوزاری لەوێ ببوژێتەوە کارێ بکەین کە تایە ئینسانەکان لەوێ بتوانن بە شکۆمەندیەوە بژین و ئەو ئەرکەی کە پێیان بەخشراوە بە تەواوەتی تەواوی بکەن. بەڵێ باشە مرۆڤ لە باشووری کوردستان وتت لە ئاستی ناوخۆییدا دەبێت بە پرسێکی نەتەوەی لێ بڕوانین و هەوڵی بۆ بدەین کە پشتیوانی کارایی بین بەڵام مرۆڤ دوو هەڵوێستی دەبینێت لە باشووری کوردستان سە بۆ نمونە لە دەستپێکی دێرشەکانی سەر ئەفریندا لە سلێمانی کە چالاکی و خۆپشاندان ڕاگەێنرا بەڕستان وەکو پارێزگار وەکو دەستپێکی ژاماژەم پێدا وتان ئەو کەسانی کە دەچن کارمەندن وەکو مۆڵەتی فەرمی پشووی فەرمی دەتوانن بەشدار بن هیچ سزایەکی یاسایی و کارگەڕی نایەنگرێتەوە بەڵام ئەوە دەبینین لە ڕۆژانی داهاتوودا چالاکی سەرتاسەری لە باشووری کوردستان بۆ ئەفرین ڕاگەنرا بەڵام مەخابن لە بەشێکی دیکەی باشووری کوردستان چالاکیەکان قەدەغە کراون هۆکاری ئەمانە چین بەڕای بەڕێزت دەکرێت چۆن ئەمە چارەسەر بکرێ وەکو ئەو پرسەنەتەوەیە چاوی لێ بکرێ بە دوور لە بیری تەسکی حزبایەتی و بەرژەوەندی پارچەگەرایی و نفوزی دەسەڵاتی حزبێک لێ بڕوانرێ. من لەو بڕوایم ئەم دۆسیانە تەنیا دۆسەی نەتەوەیی نین تەنیا پەیوەست نین بە کورد دۆسەی نیشتیمانی گەورن و دۆسەی نێودەوڵەتین بۆیە من ئەمانەتەوەڵم هەموو لایەک پشتیوانە اینجا هەنێکمان پشتیوانە بەدڵ هەنێکمان بەدەم هەنێکمان بەدەست بەڵام زۆر گرنگە کە نابێ کوردێک هەبێ پشتیوان نەبێ و نابێ کوردێک هەبێ لە دەرەوەی بینی قەوسێکە دۆخە سیاسیەکان و نالەباری دۆخی کوردستان لە دوای 25 ئەیلول و دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەکری ئەوە بە دیدە وەربگرین بۆ جارێکی تر ئاسی کارە ساتباریەکان زیاد نەکەین بەڵام ناکرێت خەباتی کورد لە شوێنێک لە پارچەیەک لە پارچەکانی تر پشتیوانی نەکرێ چونکە ئەمە گیانێکە جستەیەکە هەمووی بەیەکەوە ئەجوڵێ نابێت پێمان وا بێ سەرەکە بەرزە بێتەوە و چاوەکە باشە بینێ بەڵام پێکەشکاوە و ناتوانێت لەسەر پێی خۆی بڕوە دەستەکە ناتوانێت هیچ ئیرادەیەکی بەهێز و گۆڕانکاری هەبێ جستەی هەمومان پێویستە لە هەموو شوێنێکی کوردستان و دنیا پێویستمان بەو پشتیوانیە هەیە بۆیە لە هەرێمی کوردستانیش ئەو پشتیوانێ گشتگیرە هەیە بەڵام قسەکردن لەسەر جیاوازی میکانیزمەکان و ئالیەتەکانی گزارش لێکردنە لەو ناڕەزایەتیانە خەباتی مەدەنی زۆرن لەوانەیە ئەو خەباتە مەدەنیانە لە پارێزگای سلێمانی بە سروشتی خۆی و دروستبوونی و پێکاتە سیاسی و کۆمەڵایەتی و فەرەنگیەکەی عمقێکی دوور و درێژی هەبێ کە هەموو شێوازەکانی خەباتی مەدەنی ئەتوانێت لە ڕۆژێکا تاقی کاتەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە لە شوێنەکانی تر خەباتی مەدەنی بە شێوازی تر پەیڕەو نەکرابێ کورد پێویستە و مرۆڤایەتی پێویستە لە ئەوروپاش نەک تەنیا کوردەکانی ئێرە پێویستە ئەوانەی بانگی ئازادی ئێن ئەوانەی بانگەشە بۆ ئاشتی جیهانی ئێن ئەوانەی پیان وایە کە ئیختیباسی حراری هەڕەشە لە دنیا ئەکا پیان وایە پیسبوونی ژینگا ڕەشە لە دنیا ئەکا ئەبێ پیان وا بێ شەڕ و گەندەڵی و ستەمکاری لە هەر شوێنێک بێ بنەما سەرەکیەکانی تیرۆرن بنەما سەرەکیەکانی ئاشوب و شەڕ و وێرانکاری و ماڵ
وێرانکردنن بۆیە بێ هەموو مرۆڤایەتی لەگەڵ ئەمەیە بێ نەک بۆ ئەوەی لایەک سەرخا بە لایەکی ترا بەڵکو هەر لایەک لە شوێنی خۆی ڕابگرێ بۆیە ئەوەی پێوتێت تەکاملی کۆمەلگای نێودەوڵەتی دروست ببێ بە تەپازولیت نابێ سەیریکەین پارچەیەک لە پارچەیەکی تر جیاکەینەوە من ئومێد دەکەم لە هەموو شوێنەکانی تریش بەو ئیرادە بەهێزەی هەیە بەو خۆشەویستیە گەورەی بۆ هەموو پارچەکانی کوردستان هەیە خەبا دەکەین و هەر کەسێکیش ئەتوانێت وەڵامی شوێنەکەی خۆی باتەوە هەرێمی کوردستان بەرەو یەکگوتاری ئەڕوا کورد کیانەکەی لە مەترسیایە نەک هەر لە هەرێمی کوردستان لە هەموو کوردستانە ئەمە پارچەی یەکتر تەواوکردن ئەگەر ئێمە پێمان وابێ ئەوەی لە عەفرین ڕۆیە پەیوەندی بە 16 ئۆکتۆبەرەوە نیە هەڵەین و پێمان وابێ ئەوەی لە ڕۆژهەڵات ڕوئەیات پەیوەندی بەمانەوە نیە هەڵەین پێمان وابێ ئەوەی لە کوردستانی تورکیا ڕوئەیە پەیوەندی بێرەوە نیە هەڵەین ئەمانە هەمویان کۆمەڵی حەڵقەی تەواوکاری یەکترین گرنگە هەمومان بە خیتابێکی نیشتیمانی استراتیجیانی ئینسانیانەی نێودەوڵەتیانە لەسەر بنەمای یاسا نێودەوڵەتیەکان کارەکانمان ڕێک بخینەوە و ئەوەی کە بادیرەی ئاشتی و پێکەوە ژیانەکە ئەوە ئێمەین و ئومێد دەکەین کە کۆمەلگای نێودەوڵەتی هەمویان بێنە سەر ئەم هێڵە لەگەڵمانە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوە مەدەنیەکان میدیاکان دەستەبژێر و دام و دەستگاکان هەموو وڵاتانی دنیا بە ڕسمی هەڵوێستی خۆیان دەرببڕن چۆن ئیستا پێمانەڵێن بکۆ ئێمە لە کۆنگری کوێیت بەشدار بووین لە ئەمریکاوە هەتاکو هەندستان داوای ئەوانە کرد کە بێت هەموو کێشە و قەیرانەکانی بینی بەغدا و هەولێر چارەسەر بن من دڵنیا دەکەمەوە لە ڕۆژانی ئایندەیە ئەوەشمان پێڵە نەبێت کە کێشەکانی کوردستانی سووریا لەگەڵ دیمەشق لەگەڵ ئەنقەرە لەگەڵ شوێنەکانی ترابێت چارەسەر بن چونکە چەک لە ناوبردننی میلەتان پەیوەندی بە قەبارەی چەکەوە نیە و پەیوەندی بە قەبارەی هێزەکانیانەوە نیە پەیوەندی بە قەبارەی ئاستی ئابوووریانەوە نییە قەباری بە گەورەی جوگرافیای وڵاتەکانیانەوە نییە پەیوەندی بە ڕەوایەتی دۆسیەکانیان و ئیرادی نیشتیمانی ئەو میلەتانەوە هەیە هیچ میلەتێ بە پاکتاوکردنی نەتەوەی لەبین نەچووە بەڵکو بەهێز بووە بەڵام ئەم ئیرادە بەهێزە ئەبێ ئێمە پتەویکەین بۆ ئەوەی یەکتر تەواوکەین نەک بەردەوام نەتەوەکانی ئەم ناوچەیە هەڕەشە بن بۆ یەکتری هەڕەشەبوونی نەتەوەکانی ئەم ناوچەیە بۆ یەکتری ئەمڕۆ دەوڵەتێک خۆی بە بەهێزە زانێ سپێنە دەوڵەتێکی تر بەهێزە بێ بەڵام ئەگەرمانە ئەم ناوچەیە هەمووی بە بەهێزی بمێنێتەوە ئەبێ نەتەوەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی تورک و فارس و عەرەب و کورد لەگەڵ نەتەوەکانی ترکە لەم ناوچەیە هەن و هەموو ئینسانەکانی ترکە لە ناوچەیان چکە من ئینسانی بوونی ئینسان ئەخەمە پێر هەشتێکەوە لە ڕووی یاساییشەوە هاوڵاتی بوونی ئینسان لە هەر پلەپای و پۆستێکی تر گرنگترە ئەمانە یەک خینەوە ئەو کاری کە ئیمڕۆ پێ خۆمان پێمانەکرێ سبەینێ بە سازشکردن لەگەڵ ئەوانی ترا نیکین باشە سپاسە دەکەم بە گەشتێکی تایبەتت لەسەر عەفرین نەما بێ دەچینە لای مجارەکانی دیکە من ئەوەنە ئەڵێم عەفرین ڕەمزێک و خەباتێک و تێکۆشانێکی نوێیە ئومێد دەکەم لە عەفرینە ئاشتیەک دروست بێ سەرتاسەری ناوچەکە و دنیا بگرێتەوە کورد ئێوێ لە عەفرینەوە پەیامی ئاشتی بنێرێ ئەو چەکەی کورد لە عەفرین شەڕی پێەکە شەڕی بەرگریکردنی کەسێکە لە کەسێک هێتە سەر ماڵەکەی نەک سەر وڵاتەکەی نە تۆپی دوورهاوێژمان پێ نەموشکمان پێ نەفڕۆکە و نە هەلیکۆپتەرمان پێ نە چەکی تەکنۆلۆژیای نوێمان پێە ئەوەی هەمانە ئیرادەیەکی ئینسانیانەیە ڕێزگرتن لە ئیرادەی ئینسانە ڕێزگرتنە لەو پەیامەخواییەکان ڕێزگرتنە لە دەستورەکانی مرۆڤایەتی ڕێزگرتنە لە ڕێکەوتن نامە بەڵێ نامە نێودەوڵەتیەکان ئومێد دەکەم دەوڵەتانی ئەم ناوچێ و دنیا لەم تێڕوانینەوە سەیری عەفرین بکەن پێیان وابێت ئەگەر لە عەفرین ئاشتی چەسپا ئاشتی لە دنیا ئەچەسپێ چونکە شەڕ لەویا کۆتایی پێێت و تیرۆر لەوێ کۆتایی پێێت بەڵێ سپاسە دەکەم باشە ئاماژەت بە کۆنگرەی کۆیدا کە لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە چوو ئاماژەت بەوەشدا کە خواستی هەمووانەوەیە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا بەلاوە بنرێت بۆچی تا ئێستا و ناکۆکیانە وەلاوە نەنراون بۆ چارەسەری بۆ ئاڵۆزیەکان و کێشەکان نەدۆزراوەتەوە کێشەکانی کورد لەگەڵ هەر شوێنێکە لەگەڵ یەتی و دەوڵەتانە ڕیشەی هەیە چونکە بە شێوەیەکی ناسروشتی ئەو پرۆسەی پێکەوەلکاندنە لە دوای ڕێکەوتنامەی سایکسبیکۆ بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1920ەوە لەسەر ئەرس جێبەجێ بووە ئەم بارودۆخە وای کردووە لە چەند ساڵی ڕابردووە متمانی لە نێوان ئەم دوولانەیە دروست نەکردووە و هەردوو لاکەیان کەم تەرخەم بوون بەرامبەر بە یەکتری چه حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ناوەند کەم تەرخەم بووە چه حکوومەتی ناوەند لەسەر بنەما دەستوریەکان و لێکەوتە دەستوریەکان بەرامبەر هەرێمی کوردستان کەم تەرخەم بووە ئەمە لە حزەی ئەوەیە دوای نەمانی
داعش و لەگەڵ ئەوەی کە هەمویان بەیەکە و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و ناوچەکەیە شەڕی داعشیان کردووە. شەڕی داعش بۆەوە کراوە کە بەریەکەوتن و شەڕ و تیرۆر و ئاشوب دەمێنێ. ئێستا کاتی ئەوەیە کە ئیتر ئەبێ ئەو کەم تەرخەمیانە کۆتایی پێبهێنرێ. هەنگاوی زۆر نراوە، هەنگاوی جدی نراوە. ئومێ دەکەین لە چەند ڕۆژی ئایندەیە ئەویش ئاراستی دەستوریانەی ڕاستەقینەی خۆی وەربگرێ. بەڵام ئەمە پرۆسەیەکە وەکو خۆشەویستی وایە بە یەک لایەن جێبەجێ نابێ. پێویستی بە خۆشەویستی دوولایەنە هەیە. ئەگەر خۆشەویستی هەیە ئەو خۆشەویستیە لە ڕۆژانی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە لە مێژووی دوورە خیانەتی تیاکراوە. خۆشەویستیەکە هەبووە بەڵام ئەم دوو تەرەفە وەکو پێویست مامەڵەی دیبلۆماسیانە و سیاسیانیان لەگەڵ یەکتریانە کردووە. بەڵام ئەمە ئەبێ لێرەیە کۆتایی پێبێ سەردەمێکی نوێ دەست پێ بکاتەوە پەڕەیەکی تازە دروست بێتەوە کە بە ئیرادەی میلی بە خۆویستی و بە ئارەزوومەندانە و چارەنووسمەندانەی خودی لایەنەکان ئەوە دروست بکرێ و پەیڕۆ بکرێ وەک لە دەستوری عێراقی شاهاتووە نەک ئەوەی بەو شێوەیە کە لایەک وا بزانێت بردوێتیەوە و لایەک وا بزانێ دۆڕاندوێتی برا و دۆڕاو لەم پرۆسیانە ئەوەی هەیە پێویستە هاوڵاتی سەرکەوتوو بێ و من تەمەناکەم هەڵمەتی هەڵبژاردنەکانی ڕۆژانی ئایندە پرۆسەی لێک نزیک بوونەوە و تەواوکردنی کێشەکان دوانەخە چونکە ئامانج لە هەڵبژاردن دروستکردنی سەقامگیریە پەرەپێدانی ئابووریە دروستکردنی حکوومەتی هاوڵاتیە سەروەری یاسایە لە کاتێکە ئەگەر ئێمە مەبەستمان ئەمانەیە ئەبێ پێش ئەوە بیکەین بۆی هەڵبژاردنەکان ئەمانە بەرهەمبێنن نەک ئەمانە هەمویان بکەین بە قوربانی هەڵبژاردنەکان چکە بارودۆخی ناوچەکە جارێکی تر شەڕ هەڵناگرێ و جارێکی تر بەریەکەوتن هەڵناگرێ. بەڵام دەوترێ ئەو پەیامانەی کە دەدرێن لە ئێستادا بەوەی کە لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە موچە دەنێرن فڕۆکەخانەکان بە زووی دەکرێنەوە دەوترێ هەمووی لە چوارچەوەی پرۆپاگەندەی هەڵبژاردندایە بەڕێزت لە کوێیت سەرۆکوەزیرانی عێراقت بینی شاندی عێراقیتان بینی لەوێ چه سگناڵێک بە ئێوە درا ینی هەستان بەوە دەکرد کە دڵخوازیەک لە لای ئەوانەوە هەیە بۆ چارەسەری کێشەکان لە لای هەردوو لاکان هەیە بەڵام بێ پەلیتیا بکرێ ئەوەی بە ئێمەیان وتووە تەنیا کاتە ئەگینا ئیرادەیەکی تەواو هەیە بۆ ئەوانە و دەستور ئەوەی یەکلایی کردوێتەوە چونکە چارەسەرێکی تر نییە یان ئەبێ بگەڕینەوە سەر بنەما دەستوریەکان یان ئەبێ بگەڕینەوە سەر ئەوەی کە هەرکەس بچێ بەڕێی خۆیە هەرکەس بچێ بەڕێی خۆیە بارودۆخی ناوچەکە ئەمەی قوبوڵ نەکرد لە ڕابردووە بۆیە ئەوەی هەیە ئەبێ دەستور بەبێ بۆڵبژێری بەبێ ئینتیقائیەت جێبەجێ بکرێ ناکرێ هەرکەس دەسەڵاتی هەبوو هیچ لە دەستور جێبەجێ نەکا هەرچی دەسەڵاتی نەبوو داوای جێبەجێکردنی دەستور بکە ناکرێت کورد ئەوەی لە دەستور بۆی باشە داوای بکە و ئەوانی تر فەرامۆش بکە ناکرێت دەوڵەتی عێراقیش ئەوەی ئێوێ لە دەستورا بیکا و ئەوانی تر جێبەجێ نەکا ئەبێ دەستور وەکو ئەوەی نووسراوە و خەڵکی عێراق و کوردستانیش دەنگیان بۆیاوە جێبەجێ بکرێ بۆی دوجار مەرجع بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و بتوانێت کێشەکان بەیەکەوە چارەسەرکە ئەوەش بەوە ئەبێ کە لە عێراقا زۆر گرنگە هاوڵاتی بوون دروست ببێ لە جیاتی ئەوەی کە ئەم هەموو تەوائیفانە هەبن ئەم هەموو تاقمانە هەبن ئەم هەموو خەڵکە جیاوازانە لە فۆرمی سیاسیە خۆیان عڕسکەن ئەبێ لە چوارچێوەیەکی یاساییە کە هاوڵاتی بوونە خۆیان نمایشکەن و سەروەری یاسا هەبێ و یاسا بۆ هەمووی وەکو یەک بێ بە تایبەتمەندی هەرێمی کوردستانیش کە دەستور خۆی جای کردوتەوە بپارێزرێ بۆی ئەم وڵاتە بتوانێ بکەوێتەوە سەرپێی ڕاستەقینەی خۆی باشە مەسلەی موچە بەڕێستان وەکو پارێزگاری سلێمانی زۆر باز دەکرێت دەوترێ بەم زوانە چارەسەر دەکرێت ئایا هیچ شتێک بەوە وتراوە یا ئێوە هیچ دانوستانێکتان کردووە کە کاتێکی دیاریکراو ئەم پرسە چارەسەر بکرێت چونکە یەکێک لە بەڕاستی پرسە بنەڕەتیەکانە خەڵکی لە ئێستادا لە بارودۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین موچەیان نییە ئەوەش کاریگەری کردوتە سەر پرۆژەکانی دیکەش کە بودجەتە ئێستا دیار نییە بودجەی عێراق کە دەوترێ دادەنرێ کەمتر لە جارانی بەر هەرێمی کوردستان دەکەوێت لەو چوارچەوە ئێوە شتێکی مەزمون ینی گرنگتیکراو هەیە کە دەستێەوە کەوتێ بە زووی موچە بدرێ بەڵێ موچە حەقێکی یاسایی و دەستوریە ئەنی ئەوە ئەوەی کە ئەیبڕێ و ئەوەی ناییاوە ئەوەی پاشەکەوتێکە هەمووی تاوانێکی گەورە بەرامبەر موچەخۆرانەکەوەت هەر بەرامبەر موچەخۆرانی ناکە بەهۆی موچەخۆرانەوە ژیانی گشتی جوڵەی بازار گەرمی بازار هەمووی وەستاوە و ئەوەستێ پرۆژەکانی وەستانەوە جوڵەی نەهێشتووە جوڵەی پارەی نێشتووە جوڵەی دراوی نێشتووە نەختینەی نێشتووە بانقەکانی
تووشی ئیفلاسی کردووە بۆیە ئەما بێت چارەسەر بکرێ بڵێ ئێمە دوو ئیرادە هەیە یەکێکیان لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە کە بەڵێنی ئەوەی یاوە باشتر داهاتەکانی کۆبکاتەوە و ئەو هەموو بە هەدەرچوونەی هەیە لە کۆکردنەوەی سامانی گشتیار ڕێکی بخاتەوە بۆ ئەوەی لایەنی کەم تا ئەو کاتەیەم کێشەیە لەگەڵ بەغا چارەسەرەکە خۆی بتوانێت بەداهاتی خۆی موچەی خەڵک بات چکە حکوومەت هەرێمی کوردستان لە بەردەم پرسیاری جددیە ئایا بۆ نرخی بەرمیلێ نۆت 20 دلار بوو وەکو ئێستا موچەدرا ئێستا بە 70 دلارە ئەیە 50 دلاری بۆ کوێچێ داهاتەکان کەم بوون ئێستا زیادیان کردووە بارودۆخەکان کەرکووک و شوێنێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان بوون ئێستاوانە چوون لە عێراقەوە بودجیان بۆ دابی نەکرێ بودجێ ئەو شوێنانە ئێستا بۆ کوێچن پرسیار زۆرن شەفافیت و لێپرسینەوە ئەمانگەیەنێ بە ڕێگەی ڕاست لە عێراقیشا بەڵێ پێیان وتوین کە ئەوان ئەوە بە حەقێکی دەستوری و یاسایی ئەزانن تەنیا لە مەسەلەی چێکین و تەواوکردنی ئیشەکانە تەواویان ئەکەن بەڵام ئەم قسانە لە نێوان هەرێم و بەغدایە تا ئێستا تەرجومە نەبوون بۆ کردارێک کە تۆ بتانی ئیشی لەسەر بکەی بەڵام قسەکان دانوستانەکان وەفدەکان راپۆرتەکانی کە باسی جەدوای ئابووری و باسی میزانی و باسی ئەواناکەن هەن و ئەمانە بە کورتیەکەی نابێ بکرێن بە قوربانی تەزدیقکردنی میزانیە نابێ بکرێن بە قوربانی هەڵبژاردنەکان نابێ بکرێن بە قوربانی سزادانی جەماعی چونکە بەڕاستی ئەمەی ئەکرێت سزادانێکی بە کۆمەڵی خەڵکی کوردستانە چونکە ئەمە ماوەیەکی کەمە خایانێ بارودۆخەکە ئاراستەیەکی تر وەرەگرێ بۆیە من ئومێ دەکەم و ئەو زانیاریانی لە بەردەستی ئێمەیە کە بەڵێ چۆن ئێستا خاڵە سنووریەکان کراونەتەوە و چۆن ئێستا فڕۆکەخانەکان بەرەو ئاراستەیەکی تر ئەڕۆن مشکلە لە عێراقا بە بڕوای من نەمانی متمانەیە و بڕوا بە یەک نەبوونە ئەبێ لە سەرەتا ئەمە دروست بێتەوە کە ئەوانەی حکومڕانی ئەکەن متمانەی تەواویان هەبێ ئەویش نەک بەلایەنە سیاسەکان بەڵکو لەسەر بنەمایەکی دەستوری و یاسایی بە هاوڵاتیەکانیان ئەبێ مافی هاوڵاتی بوون بپارێزن بە یاسا و بەرگری لێ بکەن بۆیە لە ڕۆژانی ئایندەیە ئەم دۆسیەیە ئەبێ چارەسەر ببێ گەشتبینی بە چارەسەرکردنی گەشتبینم بە چارەسەرکردنی لەبەر ئەوەی هیچ ڕێگایەک نییە جگە لە چارەسەرکردنی ڕێگای پێچەوانی چارەسەرکردن وێرانکردن و تێکدان و دروستکردنی بارێکی نەئارامیەیە کە لە عێراقی دوای داعشا هیچ کەسێک نایخوازێ چونکە ئەم جارە ئەو شەڕە ئەکەوێتە ناو ئەو لایەنانەی کە لە حکومڕانیان واکەونە ژێر پرسیارێکی گەورەوە ئەوەی کە ئەتوانێ وەڵامی هەمووشیان چاکباتەوە یەکخستنی ناوماڵی کورد و وتاری کوردی و استراتیژی کوردیە تا کورد بەپەرتی خەبات بکە تا حکوومەت هەرێمی کوردستان بە بەشە لە جەستەی کارکا و بەشە گەورەکەی چوو بێتە دەرەوە بە تایبەتی و بەشەی کە دڵەکەی تایە و باکی نەبێ و پێی وابێ ئەگەر بە تەنیا خۆشی بمێنێتەوە لایەنێک حکمی کوردستانەکە بارودۆخەکان کارەسات بارترە بن و حکوومەتی عێراقی ژەگەر پێی وابێ بە تەنیا ئەتوانێت کێشەکان چارەسەرکە هەڵەیەکی گەورەیە ئەمە پێویستی بە لێ تێگەشتنە تەجاوزکردنی قۆناغی خەباتی نیشتیمانیە ئێستا پێویستمان بە جۆرێک لە فۆرم و پلاتفۆرم هەیە کە بتوانێ شار بەڕێوەبەرێ و ئیدارەی ئینسان بکە بۆ ژیانی مەدەنی قۆناغی سەوریەت لە باشووری کوردستان ئاراستەیەکی زۆری بڕیوە گەڕانەوە بۆ قۆناغی سەوریەت و دروشمی سەوری و شۆڕژگێڕانە کوردستان خاتە بەردەم سەنگەر و بەریەکەوتن و شەڕەوە کە مادەم کوردستانم ئیرادەی نییە و نایەوەم بکەوەم بڕیاری نییە پێویستە شتەکان بە شێوازێکی یاساییانەی دەستوریانە چارەسەر بکە و ئەم چارەسەرکردنە لە ئیداراتی ناوخۆ ئەبێ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەبێ لە وەزارەتەکانەوە بێ لە یەکڕیزی ماڵی کوردەوە ئەبێ لە یەکخستی ماڵی کوردەوە بێ لەوە ئەبێ کە کورد واز لە دوژمنایەتیکردنی خۆی بێنێ خەریکی پشتیوانیکردنی و بەهێزکردنی خۆی بێ خەریکی بەهێزکردنی مەناعی ناوەوە بێ ئەوەی کورد وێرانەکە ئەو چەکانە نین کە ڕوبەڕووی ئەتەقێنرێن بەڵکو ئەو مەناعەیە کە لە ناوە زەعیفە بێ هەر کاتێک کورد لە ناوە مەناعی زەعیف بوو بێ بە بەردێکی دارلاسیق کەوتووە هەر کاتێ مەناعی لە ناوە بەهێز بوو بێ نمونی کۆبانێ و ئەفرین و شوێنەکانی تری تۆمار کرد زۆر باش باشە باست لە چارەسەری کرد چارەسەریەکانی دکتۆر هەڤاڵ چین لە ئێستادا کاتێکە ئەو دەبێتە پارێزگار بوجە نییە موچە نییە 16 ئۆکتۆبەری بەسەردا دێ کۆمەڵی قەیرانی زۆر ڕوو لە سلێمانی دەکەن چۆن ڕوبەڕوویان دەبیتەوە پێ وایە دەکرێت لە بارودۆخێکی وادا پارێزگار یا ئەوانی کە لەگەڵ پارێزگاردان بەگشتی بتوانن سەرکەوتوانن لی بێنە دەرەوەیان لانی کەم چارەسەرێک بدۆزنەوە ئەگەر بە مەراحلیش بێ دۆخەکە زیاتر بەرەو ئاڵۆزی نەچێت
بەڵێ ئێمە ئالانگاریەکان چەند زۆرن دەرفەتەکانیش ئەوەنە زۆرن بۆیە ئێمە لە دەرفەتەکانەوە دەستمان پێ کردووە لە ماوەی ڕابردووە لەسەر کۆمەڵی سێکتەر زۆر ئیشمان کردووە سێکتەری کارەبا سێکتەری سوتەمەنی سێکتەری ئاو سێکتەری ئاوەڕۆ سێکتەری ڕێگاوبان بەنداوەکان کەرتی تەندروستی پەروەردە هەموو ئەمانە بەڵام ئەمە پرۆسەیەکن ئێمە یەکەم جار ئەبێ پارێزگای سلێمانی وەکو یەکێکی ئیداری بۆ ئامادە بکەین بۆی دووردەوردە پەخش بێ بۆ دام و دەستگاکانی لە هەڵەبجەش چونکە بۆ نمونە لە لیستی هەڵبژاردنەکاندا هەڵەبجە بە پارێزگا حساب نەکراوە هێشتا هەر لە سەرێوەیە هەڵەبجە پارێزگایە بەڵام ئیداری گەرمیان و ڕاپەڕین بەشە لە خانەقین و جەلەلا و سعدیە بەشە لەو کەرکووک و ئەوانی مادی 140 سلێمانی 6 پارێزگایە گەربێتە سەرڕاستی یەک پارێزگا نییە لە شکڵە بە پارێزگایەک و دوو ئیدارە و پارێزگای هەڵەبجەی بینی بەڵام لە ناوەڕۆکە من بەڕاستی پێ دەڵم 6 پارێزگای لە خۆیان کۆ کردوتەوە بە هیمەتی هەموو ئەملایەنەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە و پشتیوانیەکانی حکوومەت یاریمی کوردستان لە ماوەی کە ئێمە چوینەتە ئەبێ بە هەمومان خەریک بین و نایشارمەوە پشتیوانەکانی حکوومەتی ناوەندیش و پشتیوانی دۆستەکانمان لە دەریشەوە هەموو ئەمانە بەیەکەوە ئەمانەیە ئیسیسماریکەین بۆ یەکەم شت ئەم دەستگایە بێ بە دەستگایەکی قانونی ئیداری تەحەزوب بچێتە دەرەوەی ئێمە خەریکی بەڕێوەبردن و باشکردنی خزمەتگوزاری بین چکە طبیعەتی حکومەتە خۆجیەکان بەم شێوەیە بۆ ئەمە هەوڵمان ناوە لەسەر و سێکتەرانە ئیش بکەین ئەو پارانی لە بەردەستمانایە هیچ نین من چوومەتە سەر قاسەیەک خۆشبەختانە بەکراوەیی بەجێهێڵراوە نەک بەداخڵ بکر ئاگاداری داهاتی سلێمانیە بەڵێ ئاگاداری داهاتی سلێمانی داهاتی سلێمانی داهاتەکە بەشی خەرجەکانی سلێمانی بەشی خەرجیەکانێکە بەڵام بەشی موچە ناکە و لە خەرجیەکان موچە نادرێ و ئەبێ هەموو لایەک بزانێ داهات لە هەرێمی کوردستان و لە عێراقا مرکزیە داهاتی سلێمانی نایە بۆ پارێزگای سلێمانی ئەچێتەوە سەر حسابێک بۆ وەزارەتی دارایی ئەچێتەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان جارێکی تر لەوێەوە بە پێی پەیڕەوێک و ڕێنماییەک بەشی پارێزگاکان و شوێنەکان ئەدرێتەوە بۆیە ئەو داهاتی هەمانە ئەمێ باسی ئەمە بکەم ئێمە بەوردی چوینەتە ناوی و لە ئایندەیەکی نزیکا لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ڕایەگەین ئەو داهاتە چەنە ئەو داهاتە بەشێکیان ئەو داهاتەیە کە داخلی بەیاناتی دەوڵەتە بێ ئەمیشیان دوو جۆرە هەنێکیان بەڕێک و پێکی داخلی بەیاناتی دەوڵەتە بێوچێتە بانقی هەرێم و هەمووی دیارە هیچ گەندەڵێکی تیانە بەشە لەم داهاتە وەک داخڵە بێ بەڵام بەشێکی کەمیەتی داخڵە بێ بۆ نمونە لە هەنێ مەرز جگەرە گومرگی زۆر لەسرە بە باینجان داخڵیەکەن کاڵاکا بێ گومرگی زۆر بکرێ کەمی بۆ نووسن بەشێکی کەمیە بۆ دەوڵەت هەیە لە وەسڵی قەبزەکە ئەوەی سیرمان کردو چاودێریمان کردووە بە دوایە چوین تەلاعوبی تایە خەریکی چاکردنی ئەمانین ئەمە بێ بە داهاتی ڕسمی و لە ناو بەیاناتی دەوڵەتە بەشە زۆرەکەی ئەوەیە کە داخلی بەیاناتی دەوڵەت نابێ لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان قسەمان کردووە کە ئەبێ واز لەمە بێنن و ئەبێ دەستیان دوور خەنەوە لەمە قوتی خەڵکە ئەمەیان بەشە زۆرەکەیە چەنە بەڕاستی لە هەوڵی زۆرین بەڵام بەهۆی ئەوەی مەرزەکان داخرابوون بە هەوڵێکی زۆری هەموو لایەک تازە کردومانەتەوە لەبەر ئێستا فڕۆکەخانەکان داخراون لەبەر ئەوەی کە ئەو بابەتانی لە بەندەرەکانی عێراقەوە داخڵە بن بەشێکیان گومرگیان خراوەتە سەر لەلایەن حکوومەتی عێراقەوە کەیان بۆ کوردستان ئەمانە وای کردووە کە بە ئاسانی وەبەرهێنان و هەمویان وەستاون بە ئاسانی ناتوانانی بیکەی اینجا ئەمە لایەکیانە وەکو داهات لە ڕووی خەرجی بۆ بوو جۆ پرۆژەکانیشەوە حکومەت یاریمی کوردستان بە تایبەتی بە ڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی حکومەت یاریمی کوردستان بەڵێنی ئەویان دا و خەریکی ئەوین کە ئەو بودجانەیە کەونا بودجەی وەبەرهێنانەوە بودجەکەیان لە وەزارەتەکانەوە بۆ دابین کراوە ئەو پرۆژانی کە پێویستی ئیسانیان لە 1975 یان لە ئێستاە تاوە بووە ئەیانکەین بە لیستێک ئەوان بە نەختینە نەک بەچەک پارەکەمان بۆ خەرجکەنەوە بۆی پەرەپێدان دەست پێ بکاتەوە ئەوانەی لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکانن لە ساڵی 2014ەوە هیچ پارەیەک لە بەغاوە نەهاتووە لە حکومەتی یاریمی کوردستانیش کەنەوتی فرۆشتووە و ئەبێ لەمە پەترۆدۆلارمان باتێ و ئەبێ لەمە وەفرینەوتمان باتێ و ئەبێ لەمە پەرەپێدانی پارێزگاکان دابینکە هیچی دابین نەکردووە ئەوەی دابینی کردووە بە ڕقەمە بە چەک درراوە بە خەڵک و ئەمە گەورەترین گەندەڵی و قەیرانی بۆ پرۆژەکان و بۆ بەڵێندەرەکانیش لە ناو بازارەکانە دروست کردووە بێ متمانەیەکی گەورەی لە ناو حکومەت و بانق و پرۆژەکان و بەڵێندەرەکان و وەبەرهێنەکانە دروست کردووە خەریکی چاکردنی ئەمەشیانین ئەوەی کە باسی موچەیە ئەبێ حکومەت یاریمی کوردستان لە فرۆشتنی نەود و لە داهاتەکانی دابینی بکە و لە ئیستا بە پێی دەستورە بێ حکومەتی ناوەند لە بەغدا دابینی بکە بۆ سێکتەرەکانی تر ئێمە هەوڵمان ناوە لەگەڵ سەرمایهدارەکانی وڵاتی خۆمان لەگەڵ
ئەو ساماندارەکانی وڵاتی خۆمانە سندوقی کوردستان بۆ پەرەپێدانی سلێمانی دروستکەین خەریکی نووسینی پەیڕەوێکین بۆ ئەمە بۆی لە ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بە شەفافانە بتوانین خەڵک خۆی بەشدارکەین لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەی خۆیان ئەمە لەسەر ئاسی کوردستانە بێت تەنیا سەرمایه‌دارەکانی سلێمانی بەشدار نابن بۆیە ناومانە ناوە سندوقی پەرەپێدانی سلێمانی کە من قسەم لەگەڵ سەرمایه‌دارانی تەواوی کوردستان و دەریشەوە کردووە ئامادەیەکی زۆریان دەربڕیوە کە با خەڵکی سلێمانیش نەبن بەڵام با لە سلێمانی مۆدلێ دروستکەن بۆی بزانن کورد ئەتوانێت خۆی ئاوەدانی بخاتەوە شوێنەکانی خۆی بەشێکی تری ئیسیسمارەوە بەرهێنانە هەوڵە این زمینەی و بەرهێنان بە جۆرێک لێ بکەین کە بەم شێوەی ڕابردوو نەبێ هانی بۆ بەرهێن زیاتر بە باشتر حیمایی بکە بە شەرتێ پرۆژەکان بۆ بژانەوەی وەبەرهێنان و سەرمایە گوزاری ناوخۆ بێ و بتوانێت پارە بێنێتە ناوە هەلی کار دروست بکەوە کەرەستەی خاوی ناوخۆ بەکاربێنێەوە دەستی کرێکاری ناوخۆ بەکاربێنێ و بتوانێت نەکەر بازاڕەکانی ناوخۆ دابین بکە بۆ دەریشەوەی بەرێ یەکێکی تر لەوانە سێکتەری تاپۆکردنی خانووە بێتاپۆکان و شوێنە زیادەڕەوەکانن کە سەبەبی یەکەم لە دروستبوونی زیادەڕەوی خودی حکوومەت هێرێمی کوردستان خۆی بووە ئێمە پێش لە سەرەتای دەست بەکاربوونمانان پێشنیازەمان بۆ حکوومەت هێرێمی کوردستان کرد خۆشبەختانە ئێستا بە وردی خەریکی ئەوەن هەنگاو بە هەنگاو ئەوە بچێتە پێشەوە کەەوە لەلایەکەوە داهات بۆ حکوومەت ئەگەڕێنێتەوە لەلایەکی تیشەوە ئارامی و استقرار دروستەکە خەڵکە توانێ لە ماڵێکە کە هی خۆیەتی و بۆ خۆیەتی و خزمەتگوزاری پێ ئەگا لەلایەن دەوڵەتەوە ئیش بکە یەکێکی تریان ئیشکردنە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئەوەش ئیستاوەکو بۆ ئەمەی ئیستا بووی هاتوین یا ئەوەی کە چوین بۆ کوێیت یان ئەوەی کە لەگەڵ بەڕێز و سپاسەوە لەگەڵ UNDP ئێم ساڵ 2 ملیۆن دلاری بۆ سلێمانی تەرخان کردووە بۆ 4 پرۆژەی زۆر گرنگ و استراتیجی چاکردنی هێڵی دابشکردنی کارەبای سلێمانیە ئاگەاندنی ئاوەڕۆیە بە کەنەهی کەنەسوورە و هی گەڕەکی 120 کە دوو ناوچەند ئەوە بەو خزمەت گوزاریانیان زۆر پێویستە لەگەڵ پرۆژەیەکی تری دیسان خزمەت گوزاری لەو شێوەیە کە 2 ملیۆن دلاری بە 4 پرۆژەکە دابین کردووە و لە هەفتەی داهاتووەوە ئەکەوینە ڕێکارەکانی تەواوکردنی و لە ئیم ساڵە ئەبێ جێبەجێ بکرێ لەگەڵ ئەو کۆمەکە نێودەوڵەتیانن لەگەڵەوە بەرهێنانە نێودەوڵەتیانن لەگەڵ چامان لەو قەرزانەیە کە ئەدرێ بە عێراق چامان لەو میرحانەیە کە دراون بە عێراق پشکی هەرێمی کوردستانی لەوان لە ناویشانە چامان لە حکوومەت هێرێمی کوردستانە کە بودجەی پارێزگاکان بنێرێتەوە بودجەی وەزارەتەکان بنێرێتەوە بۆی پرۆسەی دەستکردنەوە بە پرۆژەکان دەست پێ بکاتەوە و ئەوانە ئیتر ژیانی ئاسایی دروستکەنەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئیشی زۆرمان کردووە بە تەنیا نەمان کردووە ئەوەی کردومانە هەموو ئەوانەی لە ئیداری خۆجێتیان و لە ناو حکومەتان پشتیوانمانن ئەوەی ئێمە ئەمانەیە لە ناو سلێمانیا دروستیکەین مۆدلێکی تازەی حکومڕانیە کە هاوڵاتی حکومەت دەبێت لە خزمەتی هاوڵاتیا بێ کادر لە ناو دام و دەستگای دەوڵەتان نامێنێ کارمەند هەیە و هەموو ئەوانەی لە دەرەوەن هاوڵاتین ئەوەی پەیوەندی نێوان ئەم دوو کائینە دروست دەکات یاساکانن هیچ شتێک لە بەدەر لە یاساکان ناکرێ بۆ ئێمە ئینتیمای سیاسی هیچ گرنگ نیە لە ناو دام و دەستگاکان و فەرمانمان ناوەکە لە هەڵبژاردنەکانی ئایندەیە حکومەتی خۆجێیەتی لە سلێمانی بێلایەنە بێ بەرامبەر هەموو لایەنەکان نایەڵێ بە هیچ جۆرە سەرمایە ماڵی و مرۆیی و داراییەکان بۆ هەڵبژاردنەکان و کەمپینی هەڵبژاردن و ململانی لایەنە سیاسیەکان بەکاربهێنرێ و ئێمە هەوڵ ئەین بە شێوەیەکی زۆر زانستیانە زۆر تەکنیکیانە زۆر یاساییانە زۆر کارژێڕیانە دەست بۆ ئیشەکان بەرین ئیشمان زۆر کردووە بەڵام ئیشەکانمان لە بێدەنگیا کردووە بۆی نەبێ بە بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردن ئەمانەیە ڕۆحێکی تازە بکەین بەبەری ئەم حکومەتە خۆجێیانەیە کە خزمەتکاری هاوڵاتی بێ نەگواب بۆکو ڕابردوو بە بارەگای حیزبە سیاسیەکان و ململانی شوێنی ململانی حیزبە سیاسیەکان سیر بکرێت باشە دووخولەکێکمان ماوە لەگەڵ شاندێکە هاتوونەتە بڕۆکسل هاتوونەتە ئەوروپا هەندێک زانیاری لەسەر هاتنەکەتان بدەن چاوتان بە کێ دەکەوێت ئامانجتان چییە بۆچی هاتوونەتە ئێرە لەگەڵ کێدا کۆ دەبنەوە سپاس دەکەم ئێمە لەسەر میوانداری یەکێتی ئەوروپا هاتوین کۆبوونەوەیەکمان لە پەرلەمانی ئەوروپی ئەبێ ڕۆژی 22 مانگ کە تایبەتە بە پارێزگار و سەرۆکی شارەوانیەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا بە سوپاسەوە لە ڕێی UNDP-ەوە کە ئەرکێکی زۆری لەما کێشاوە کە دیسانەوە بەشێکن لە میوانداریەکە هەر سێ پارێزگاکەی سلێمانی و هەولێر و دوهۆک لەبەر ئەوەی لە ڕابردووە توانیوانە بە سوپاسەوە بۆ پارێزگارەکانی پێشوم و بۆ
هەموو کارمەندەکان و ئەندازیارانی پارێزگاکانمان و بۆ دام و دەستگاکانمان ماسەرپلانی ئەم شارانەیان نووسیوە و جێگیر کردووە، قبول کراوە لەلایەن یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی NDPەوە. ئێمەیان بان کردووە بۆ ئێرە بۆ ئەوەی لە سێکتەری ئەم کۆنگرەیە کە بەشێکی گرنگی بۆ ئەوەی پێڵەن وزەی ئەڵتەرناتیڤە بە تایبەتی وزانی کە دۆستی مرۆڤ و دۆستی ژینگەن ئیش بکەین و ئێمە وەکو ئەندامی خۆیان لەو تەجەموعانێ و دەوڵەتیە یەکێتی ئەوروپایە قبول بکەن. ئێمە هاتوین بۆ یەکەم مۆرکردنی ئەو ئەندامبوونە، دووهەم بەشداریکردن لەو کۆنگرەی کە بۆ تاقی بەدیلە بۆ پرۆژەی خۆمان ئەو پرۆژانە چەند بۆ کوردستان کە گرنگن و چۆن دەستی وەبەرهێنی ئێرە بەرینە ئەوێ بۆ کردنی ئەم پرۆژانەوە چۆن بتوانین چاوی کۆمەلگای نێودەوڵەتی بخینە سەر هەرێمی کوردستان بۆ ئەم پرۆژانە بیکەین. لە پەراوێزی ئەمەشە توانیوانە کۆمەڵێک دیداری دیبلۆماسی و سیاسی بکەین لەگەڵ کۆنگرەی نەتەوەی کوردستان، لەگەڵ دۆستەکانمان لە ڕەوەندی کوردی، لەگەڵ دەستەبژێری کورد لە ئەوروپایە کە بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بەرنمەیەکی تازەمان هەیە کە من خۆم بانگەشەم بۆ کردووە و ئیشی بۆکەم دروستکردنی وتاری هاوبەشە، گیانی نیشتیمانی و نەتەوەیی هاوبەشە، وەلانانی دووبەرەکی و خەنجەر لە یەکتردانە. ئەمەش ئەمڕۆ چەند کۆبوونەوە و دیدارێکی زۆر ئامانج بەخشمان کرد. هەوڵ ئەین ئەو دیدار و دیبیت و کۆبوونەوەنەمان تەواوکەین کە بە بڕوای من یەکەمیان بۆ ڕێخستنەوەی تەواوی ناوماڵی کورد و گەیاندنی ئەو وێنە تازەیە کە ئەمانەوە لە سلێمانی و بگاتارێمی کوردستان و تەواوی کورد لە دنیا و کۆمەلگای مرۆڤایەتی کە خۆشبەختانە هەموو لایەک پشتیوان بوون، لایەکی تریان بۆ بەهێزکردنی ئەمەیە لە ڕووی تەکنیکیەوە بەم کۆنگرانی کە لەگەڵ یەکێتی ئەوروپا و لایەنەکانی ترایانکەین. هەر لەوێژ لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا داوایان لەکەین لە دۆسیە سیاسیەکەیە چاویان لە ئەفرین بێ و چاویان لە پرۆسی ئاشتی بێ و چاویان لە کۆتایی هێنان بە شەڕ بێ، چاویان لە ئاوادانی بێ، چاویان لە دروستکردنی دەرفەتی کار بێ، چونکە ئەوەی کە وڵاتانی ئەوروپا بژێنێتەوە دەستی کاری ئەو ناوچانەی ئێمەیە، سەرمایی خاو و کەرەستەی خاوی ناوچەکانی ئێمەیە، جوگرافیایی ئێمەیە، دیسان بازاری کاڵاکانی ئەوان و شوێنی کارگەکانی ئەوان وڵاتەکانی ئێمەن. تێکدانی ئەم هاوکێشانە و ئەم هاوسەنگیە مانایەک بۆ ئاسایش و ئابووری دنیا ناهێڵێتەوە. زۆر سپاس دەکەین دکتۆرە ڤاڵ ئەبوبەکر کە لێرە لەگەڵماندا بەشدار بووین، سەرکەوتنیشتان بۆ دەخوازی لەو کار و چالاکیانی کە لە بەردەمتاندا هەیە. زۆر سپاس دەکەین. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەکەشتنەوەیەکی دیکەر شاد و بەختەوەر بن. ئافرین سەر دەکەوێت، کوردستان سەر دەکەوێت.